بینەران بەڕێز لەو کاتتان باش بەخێر بێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. چەند ڕۆژ لەمەو پێش خاڵ و میرزا حوسێن پەناهی کە لە نەخۆشخانەی سنەکوچی دوایی کرد، تەرمەکەی لەلایەن هێزەکانی ئاسایشی کۆماری ئیسلامیەوە دەستی بەسەردا دەگیرێت. خاڵ و میرزا بابی ڕامین حوسێن پەناهیە کە 3 ساڵ پێش لەگەڵ دوو گەنجی دیکەی کوردستانی ئێران، زانیار و لوقمانی مرادی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەعدام کران. میوانی بەرنامەیە ئەمجارەمان کاک ئەمجەد حوسێن پەناهی کوڕی خاڵ و میرزایە و هەروەها میوانی دیکەشمان ئەرسەلان یار ئەحمەدی لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ هەنگاوە کە سەبارەت بە دۆخی ئەم دوانەی مافەکانی مرۆڤ لە کوردستانی ئێران دەدوێت. ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێت و دەشتوانن ڕۆژی چوارشەممە 5 ئێوارێ بە کاتی هەرێمی کوردستان لە ڕادیۆ شەوە جوتان لێبێت. سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. کاک ئەمجەد لە پێشتا سەرخۆشیتان لێ دەکەین و ئەگەر لە زمانی خۆتەوە بمان بڵێ کە چۆنێتی و ڕووداوەکە بە شێوەیەک بووە. سڵاوڕێز بوێ خۆشەویست و بینەرانی ئازیمتان، سڵاوڕێز بەس بۆ کاکەرسەلانی بەڕێز میوانی بەڕێزتان کە هەموو کات دەنگی بنەماڵی من بووە و ئێوە شەروا کاکسەلامی بەڕێز. سپاس بۆ ئێوە و هیوادارم ئێوە و سەری گەلی کورد سڵامەت بێ. دیارە باوکی من بەداخەوە دەزانن ڕۆژی چوارشەمە لە بیمارستانی تەوحیدی شاری سنەکۆچی دوایی کرد و ماڵاوایی لە ژیان کرد. ئێمە وعدوا بۆ ڕۆژی دواتر یان ڕۆژی پەنجشەمە لەگەڵ چاڵاکانی مەدەنی شاری سنەوە کۆمەڵێ دوست و ئاشنا و بنەماڵی خۆمان تەرمی باوکمان لە بەهشتی محەممەدی شاری سنەوە بۆ زادگای خۆمان یا شوێنی نیشتە جێبوونی خۆمان ئاوایی قوڕیچیا یا گەورەدی ئاوای قوڕیچیا ببرێتەوە. بۆیە ئەو شەوە تەرمەکە لە بیمارستانی تەوحیدی شاری سنە ماوە و قەرار بوو بەیانی ساعتی 8 تەرمەکە وەربگیری لە بیمارستان، دوایەوە چۆ بەهشتی محەممەدی ببریتەوە بۆ ئاوا گەورە ئاوایەکی خۆمان کە بەداخەوە درنگانی شەو لەلایەن بیمارستانی تەوحیدە و ئاگادار کراینەوە کە هێزێکی ئەمنی پێکاتوو لە مامورانی وەزارەت اطلاعات تەرمەکەیان لەگەڵ خۆیان بە ئامبولانسێک بردووە و دیارە بۆ شوێنێکی نادیار. دوایی ئاگادار کراینەوە کە ئەوان ویستیان لە گۆڕستانی نزیک ئاوایەکی خۆمان بە بێدەنگی بینیژنەوە دیارە حتمما وەکو ڕامین دیارە یا شوێنەکەی پێمان نێژن و یا نێڵن بەرحاڵی بە پرسە بەڕێوە بین. بۆیە ئێمەش وەکو بنەماڵە دەست بەجێ فەراخانێکماندا و داخوازیکمان ڕوو بە گەلی کورد، ڕوو بە خەڵکی خۆمان لە ناوچەکە، ڕوو بە ئاوایەکەی خۆمان، ڕوو بە ناوچەی لەیلاک و هەموو تێکۆشەرانی کورد لەو ناوچە بڵاو کردەوە بە خۆشحاڵیە و ئەتانم بژم لە نیم سەعاتی ئەوەڵا یا دەیەقەکانی ئەوەڵا کە لێرەوە جارێتر سپاسیانەکەم و ئێمەیان قەرزار کرد هاتن بەدەم بنەماڵەمە و بەخۆشیە و حەجمێکی زۆر لە خەڵکی تێکۆشەری ناوچەکە پێکاتوو بوو لە خەڵکی ناوچەی گەورە ئاوایی قوڕیچیا ئاوایەکانی دەوروبەر و خەڵکی شاری سنە توانیان تەرمەکە لە کۆماری ئیسلامی وەرگرنەوە و دوای ئەوە لە ڕێو ڕسمێکی زۆر شکودار و گەورەدا بەرحاڵ هەرچەند درنگانی شەویش بوو بەرحاڵ تەرمەکە بنێژن. بەڵام دیارە ئەمە یەک دەرسێکی تیا بوو. دەرسی ئەوە گەلی کورد شەوە ڕۆژێ بووی نییە و ئەوان ویستیان بەرحاڵ ئێمە پرسە نەگەڕن وەکو ئەوەی چۆن 4 ساڵە بەرحاڵ بەداخەوە تەرمی کاکرامینی برام نازانین لەکوێ نژراوە، وەکو ئەوەی نازانین لە کام گۆڕستان بە نادیاری بەرحاڵ هێشتیانەسەوە. بۆیە بە دڵنیام ئەیانویست تەرمەکەی باوکیژم ئاوا لە شوێنێکی نادیارە بینێژن و ئەمانە، بەڵام بەخۆشیە و بە پاڵپشتی ئێوە میدیاکاران چالاکانی مافی مرۆڤ دەنگی ئازادی خوازی بەرحاڵکە هەموو کات گەیانوتانە ئێوە پاڵپشتمان بوون کە دانکە گەی بە خەڵکی کوردستان بە خەڵکی ناوچەکەی خۆمان بە خۆشحاڵی و خەڵکیش بەهانەمان و هاتن و ئەو شەوە ئێمە جارێکی تر سەربەرز بووین بەوەی لە ناو گەلی خۆمانە جێگەمان هەیە و خەڵکەکەی خۆمان خەڵکی تێکۆشەرەکەی ناوچەکەی ئێمە گەورە ئاوایەکەی ئێمە ئاوایەکانی دەوروبەر خەڵکی تێکۆشەری شاری سنەوە بەگشتی ڕۆژهەڵاتی کوردستان هێشتا پاڵپشتی ئێمە پاڵپشتی بنەماڵەی زندانیانی سیاسین، بنەماڵەی گیان بەختکردانی ڕێگەی ئازادین و بنەماڵەی تێکۆشەرانی ناو ڕێزەکانی خەباتان. بۆیە ئەمە نیشانیدا هێشتا کۆماری ئیسلامی هەرچەند دەست بووە بۆ زەبر و زەنگ، دەست بووە بوو
تۆق و تۆقاندن دەست بووە بۆ دزینی حتا تەرمی پیرەپیایەکی 82 ساڵە بەڵام ناتوانێت بەرامبەر بەو ئەزیمەی وا خەڵک ئەو شەوە نیشانیدا ڕاو بوەستێ و خۆی بگرێ بۆیە بەخۆشیە و جالێتر ئەتوانم بێژم بنەماڵی ئێمە سەرکەوت بە پشتیوانی ئەو خەڵکە تێکۆشەرە و دەزانن ئەو شەوە کارێکیان کرد کە لە هەموو میدیاکانی ئێران دەنگی داوە بۆ نمونەیەکی خەبات کە بەرحەڵ دیارە لە زۆر تەفسیر و بەحسا ئێستا خەڵک باسیەکە کە وەکو خۆڕاگری خەڵک باسەکری بەرامبەر بە دەڕندەیی کۆماری ئیسلامی. کاگەر سەلام ڕوانگەی ئێوە چۆنە مەبەستی ڕژیم لە ڕفاندن و هەوڵی حەشاردانی تەرمی پیاوێکی بە ساڵداچی وەک خاڵ و میرزا بە پێی ئەو هەواڵانی کە ئێوە هەواڵی جۆرا جۆر سەبارەت بە پێشێلکرانی مافەکانی مرۆڤ دەبیستن و دەنووسن ڕوانگەی ئێوە چۆنە؟ سلااو ڕێز بۆ ئێوە بۆ گوێگران و هەروەها بۆ کاک ئەمجەدیش جارێکی دیکە لێرەوە سەرخۆشی لەگەڵ دەردەبڕم و خۆم بە هاوبەشی خەمیان دەزانم. لە ڕاستیدا هەر وەک دەزانن بنەماڵەی حوسێن پەناهی لە ماوەی ساڵانی ڕابردوودا قوربانیەکی زۆریان داوە لە پێناو ڕزگاری گەلی کووردا و لە نێو ڕیزەکانی شۆڕشدا بەردەوام کەسی ئەو بنەماڵەوە هەبووە. دوو برایان هەر لەو ڕێگەدا گیانیان لەدەستاوە و بەردەوام زەخت و گوشارێک لەسەر ئەو بنەماڵەیە بووە و لە ڕاستیدا دوای لە سێدارەدانی کاگرامینی حوسێن پەناهیش دایکی دایە شەریفە ینی دایکی کاک ئەمجەد و ئەوان لە زۆربەی کایرە خێرخوازەکانی ئەو ناوچەیە بۆ وێنە بۆ پێشکردن لە سێدارەدانی چالاکانی کورد بەردەوام یەکێک بووە کە هەمیشە پێشەنگ بووە و ڕۆڵی هەبووە و ئەم بنەماڵەیە توانیانت جێگە و پێگەیەکی باش لە نێو خەڵکی ناوچەکەدا بەدەست بێنن. لە ڕاستیدا دوای ئەوەی کە خاڵ و میرزا گیانی لەدەستدا دەتوانین بڵین ئەگەر ڕژیم ئەو گریمانەیە کرد کە ئەگەر تەرمی خاڵ و میرزا بەڕۆژدا بنێ ئەسپەردە بکرێت و خەڵکێکی زۆر بێن ئەگەری زۆر هەیە کە ئاڵۆزی دروست بێت و کنترۆل لە دەستی ئەوان دەربچێت و لەوانەیە دروشمی دژی حکوومەت بڵێنەوە و دوای دروستبوونی ئاڵۆزیۆمانە کار پێش لە قۆناغی باریکتر بۆیە ئەوان هەوڵیاندا کە لە کردەوەیەکی نامرۆڤانەدا لە ڕاستی تەرمی خاڵ و میرزایان ڕفاند و بەو شەوەیە دەیانویست کە تەرمەکەی بنێژن کە بە خۆشیەوە بە وریایی و بەوەی کە کاک ئەمجەد و کاک ڕەفیق خێرا هاتنە سەر هێڵ و توانیان ینی خەڵکی ناوچەکە ئاگادار بکەنەوە و خەڵکی ناوچەکەش بە وریاییەوە هاتن بە دەنگی بانگوازی ئەوانەوە و توانیان تەرمەکە وەربگرنەوە. کاگەم زە داماژت بە ئەدامکردنی کاگڕامی کرد ینی تا ئێستا ئێوە نازان کە تەرمەکەشی لەکوێ نێژراوە؟ بەڵێ کاک سەلات پێم خۆشە لێم بەرنامە سپاسێکی کاکەر سەلام کەم بۆ هەموو ماندووبوونیان زانی لەم ساڵانە دیارێمە بنەماڵەمان زۆر هێلاک بووین بە ئەوەی زەختێکی زۆرمان لەسەر بوو بەڵام ئەگەر تا ئێستا بەردەوامی ئەگەر دەنگمان گەیشت کاک ئەرسەلانەکان زۆر پاڵپشتمان بوون بۆیە لێرەوە بەش بە حاڵی خۆم وەکو بنەماڵە حوسێن پەناهی سپاسی کاک ئەرسەلان جەنابتت و هەموو ئەو میدیاکارانە کە ئازادی خوازانە بە مەسئول بەرحەڵ پاڵپشتی ئێمە بوون سپاسیانەکەین. ئەزانی کاک سەلام لە هەفتەی خەرمانانی 97 ڕامین و زانیار و لوقمان ئێدام کرا لەو کاتەوە تا ئێستا ئێمە وەکو چەوەکو ئێمە وەکو بنەماڵە چەوەکو چالاکانی مەدەنی لە نەک تەنها سنە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەیان و سەدان جار مراجعیان بە ناوەندە ئەمنیەتەکان کردووە چۆنە ناوەندە قەزاییەکان چۆنە سەر دەفتەری سەر و کۆماری دەفتەری پارێزگای سنە و زۆر شوێنی تر و باوەڕکەن حتا نوێنەرانی خودی کۆماری ئیسلامی لە مەجلسی کۆماری ئیسلامیدا لە زۆر شوێنە نامەیان نووسی و داوایان کردووە بەڵام تا ئێستەیش ئێمە ئاگادارین اطلاعاتی سپا و وەزارەتی اطلاعات دو ناوەندی ئەمنیەتیە دو نەهاتی ئەمنیەتی کە دەستیان بوو لە گرتن و ئەشکەنجەدانی ڕامین و دوای ئێدامکردنی ڕامینە ئەوان تەرمەکانیان لە شوێنێکی نادیارە بەرحاڵ ناشتووە و تا ئێستش نازانینەوە شوێنە کیە و هەر ئەوانیژن ناهێڵن بەرحاڵ تەرمەکان بگەڕێنەوە بۆ کوردستان و لە زێدی خۆمان بنێژن و یا حەدەقەل لە هەر شوێنێکەیە بێهێڵن ئێمە وەکو بنەماڵە بزانین شوێنی ناشنی کوڕەکەمان یا براکەمان یا تاکیکی بنەماڵەکەمان کوێیە بۆیە
بەداخەوە یەکێ لەو زەجرە لەم 3 ساڵە بەرحاڵ باوکوی زۆر زەجردا ئەوە بوو تەرمی کوڕەکەی نادیار بوو. دەزانی خۆش نییە لەم بەرنامە جارێتتر دووپاتی کەمەوە، بەڵام باوەڕکەن لەم 3 ساڵە یەکێ لە زەجرەکان کێ من بەش بە حاڵی خۆم هەموارە تەوسیەش مەکرد بە دایک و باوکم بەرحاڵ وازی لێبێرن و دڵیان ئارام نابوو. ئەوە بوو ئەتوانم بێژم زۆرێک لە گۆڕستانەکانی ئێران بەتایبەت ناوەندی ئێرانیان گەڕیان بەرحاڵ بە هیوای ئەوە لەم گۆڕستانە یانا ئەو گۆڕستانەکەتر تەرمی کاکرامینی برام لە شوێنێکە کە نژراوە پەیایکەن. بەڵام بەداخەوە ئەوە یەکێ لە دەلیلەکانی ترەکێ وەزارەتی اطلاعاتیان ناوەندەکانی کۆماری ئیسلامی یا ڕژیمی کۆماری ئیسلامی بێوێت لەو ڕێگە و ئێمە و دەیان بنەماڵی تر بەرحاڵ زەجر بە. دەزانن ئێستا لە کوردستانە بەرحاڵ ئێعدامی سیاسی هەیە، لە ئێرانیش هەیە، بەڵام تەنها لە کوردستانە تەرمی گیراوانی سیاسی دوای ئێعدام بە بنەماڵەکانیان ڕادەست ناکرێتەوە. ئەجۆم بە ڕامینی برامیش جزو ئەو چالاکانەیە کە ئێعدام کراوە تایسەش تەرمەکەی معلوم نییە لەکوێ نژراوە. بۆیە ئەمە پێشەلکاریکی ئاشکرای مافی مرۆڤە و ئەشکەنجەدانی بنەماڵەی ئێمەیە و هەموو بنەماڵەی ئەو گیراوانە کە ڕۆڵەکانیان ئێعدام کراوە. کاگەر سلانەگە بینە سەردۆخی ئێستای مافەکانی مرۆڤ دیارە گەلێک هەواڵ هەنە کە بۆی کە بەسەریاندا بچینەوە هیوادارم بە کورتیش بێمە بتوانین پیان ڕابگەین. یەکێک لە هەواڵەکانەوەی کە نۆ پەنابەری کوردی ئێرانی لە تورکیا بوونە و گۆیا دراونەتە بە سووریا، دەمانوێت پڕاستی بکەوە چۆنە ئەو نۆ پەنابەرە کوردای یەک ڕاچوونەتە تورکیا و لێوێڕا ئەگەر درابنا بە سووریا. لە ڕاستیدا ئەو نۆ پەنابەرە ماوەی 3 مانگ بوو کە بە پاسپۆرت بە شێوەیەکی یاسایی چوبوونە تورکیا و دەیانەویست لە ڕێگای تورکیا و خۆیان گەن بە ئەوروپا. ڕۆژی 30 گەلاوێژ ئەو پەنابەرانە کە لە کاتێکە ویستویان تورکیا بەجێبێڵن لە یەکێک لە دارستانەکانی ئیستانبول لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەر کراون و هەر لەوێش لەسەر ڕاستپاردەی ئەو کەسێک کە ویستویەتی بیان پڕێن و یاوات باشتر بڵێن ئەو قاچاقچیەی کە ئەوانی پڕاندوەتەوە هەمویان پاسپۆرتەکانی خۆیان دڕاندووە و لەوێ بە پۆلیسی تورکیان ڕاگەیاندووە کە ئێمە هاوڵاتی سوورین. ئەویش لەبەر ئەوە بووە کە دەترساون ئەم کەسانە دیپۆرتی ئێران بکرێنەوە و دوای 4 ڕۆژ ڕاگیرانیان لە ئیستانبول ئەو کەسانە لەگەڵ 57 هاوڵاتی دیکەی خەڵکی باشووری کوردستان کە ئەوانیش هەر بەو نیەتەوە لە ئیستانبول بوون بوازراونەوە بۆ شاری غازی ئەنتەب لە باشووری تورکیا و ڕۆژی 3 خەرمانان پاش 4 ڕۆژ دەست بەسەرکران ئەمانە زانیویانە کە دەیان هەوێ دیپۆرت کرێنە سووریا و هەر لەوێش بە هێزە ئەمنیەکانی تورکیان ڕاگەیاندووە کە ئێمە ئێرانین و بەهۆی ئەوەی کە ترسمان بۆ دیپۆرتکردنەوە خۆمان بە هاوڵاتی سووری لە قەڵەم داوە. بەداخەوە هێزەکانی تورکیا هەر لەوێ ئەو نۆ پەنابەرە ڕۆژهەڵاتیە کە کەسێکیان خەڵکی شاری سەردەشت بوو 8 کەسیان خەڵکی شاری پاوە و گوندەکانی دەوریبەری بوون لە پەنابەرەکانی باشوور جیا دەکەنەوە و ڕادەستی هێزەکانی ئەرتەشی ئازادی سووریایان دەکەن و ئەرتەشی ئازادی سووریایش ئەوان ڕادەستی جەیش الحوڕ دەکا کە هێزێکی دژ بە ئۆپۆزیسیۆنی سووریەوە لەژێر چاودێری و لەژێر کۆنترۆلی دەوڵەتی تورکیەدایە و لەو کاتەوە ئەوان کە دەست بەسەر کراون یعنی ئێستا نزیک مانگێکە سبەی دەبێتە مانگێکی ڕێک کە هیچ پەیوەندیەکیان لەگەڵ بنەماڵەکەیان نەبووە نە بە تەلەفۆن نە بە هیچ شتێکی دیکە پەیوەندیان نەبوو لەگەڵ بنەماڵەکانیان و تەنیا ئەو کەسێک کە قاچاقچی بووە بە یەک برای یەکێک لەوانەی ڕاگەیاندووە کە ئەو کەسانەی کە ئەمانە لەلایەنن داوای پارە دەکەن لە حاڵێکدایە کە ئەم هێزە هیچ پەیوەندێکی ڕاستەخۆیان بە بنەماڵەکانیان و نەکردووە کە داوای پارە بکەن و ئەمەش بووەتە هۆی نیگەرانی بنەماڵەکانیان لە ڕۆژانی ڕابردوودا هەم سەردانی باڵوێزخانەی سووریایان کردووە لە تاران هەم سەردانی بەرپرسانی ئێرانیان کردووە و لە حوتوی ڕابردوودا و هەم پێنجشەمە و ڕۆژی شەمەیش 2 جار سەردانی دەفتەری پێشنوێژی شاری پاوەیان کردووە مەلا قادر قادری ئەوانیش بەڵێنیەکیان داوە کە هاوکاریان بکەن بۆ ئەوەی بتوان ئەو کوڕەکانیان بگەڕێنەوە بەداخەوە و هەروەهاش پیانی وتووە کە ئێوە نابێت لەگەڵ میدیاکان باس بکەن نابێت ئەم پرسە میدیایی بکەنەوە و جۆرێک لە جۆرەکان ئەوانیان ترساندووە لە میدیاییکردنی ئەم باسە ئەوەی کە ڕوونە کە تا ئێستا بەرپرسانی حکوومەتی ئێران هیچ هەنگاوێکی کردەوەییان بۆ گەڕاندنەوەی ئەو پەنابەرانە یان ئاگاداربوون لە چارەنووسیان نەگرتووەتە پێش و
و ئەو پەنابەرانەی خەڵکی باشووری کوردستانیش کە 57 کەس بوون 54 کەسیان دوای ڕایزانی و دوای بەدواداچوونی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا گەڕێنراونەوە باشووری کوردستان کە ئەو جۆرەی کە لە گرتە ڤیدیۆکانی بڵاویان کردێتەوە باس لەوە دەکەن لە دۆخێکی نالەباردا ڕاگیراون و دۆخێکی ئەمنیە زۆر شپرزە بووە و باس لە ناخۆشبوونی ئەو شوێنەی دەکەن کە لەوێدا بوون. ئەرسلان دێمە وڵات کاگەم جەد بە پێی هەواڵەکان دایکت داوای کرد بوو کە تەرمی کاک ڕامین بدرێتەوە هەر لەمان کاتیشدا هەواڵ هەبوو بە تایبەت ڕێکخراوی مافی مرۆڤ هەنگاویش وەکو راپۆرت بڵاوی کردەوە کە خانوێک بە نێوی نیشتمانی حوسێن پەناهی لە خەمی لە دەستدانی ڕامین کۆتای بە ژیانی خۆی دێنی ئەگەر تۆزێک باسی ئەو سەردەمە بکەیت کە دۆخی نێو بنە ماڵە لە چ دۆخێکدا دەژینە و دەمی کاک سەلاحی بەڕێز من ئێستا لە کلاب هاوسێک بووم ئێستاخن لەسەر دۆخە ئەوەی ڕاستی بێت یعنی وشە پیا ناکەی کێ لەو کاتانە بتوانی ئەو کاتەی بنەماڵی ئێمە بەرحەڵ بوو خەڵک بەیان کەی دەزانن ئێمە خۆشکەزاڵمان نیشتمان لە کاتۆساتێکە لە 1 مەی 97 کاتێکی ڕامینیان بردووە ژووری تاکە کەسی و ئەیانویست لە زندانی ناوەندی شاری سنە بەرحەڵ ڕامین ئێدامکەن لەژێر گوشارێکی زووری وەزارەت وڵاتێکی بنەماڵمان ئەو کاتە بوو نیشتمان بە ژیانی خۆی کۆتایی هێنا ئەمە تراژیدێکی گەورە بوو ناڕەحەتێکی گەورە بوو پێش ئەوە ئێمە برای گەورەمان کاکەنوەر حسێن پەناهی لە چالاکوانانی کووردە ساڵها پێش حکمی ئێدامی بوو لە کاتێکە هەموو چاوەکان لەسەر ئەوە بوو کارکەین بۆ ئەوەی کاک ئەنوەر لە ئێدام نەجات بگەین لە پڕەدایان لە کاکەشرەفی برامان کە دەنگی کاکەنوەر بوو لە شاری سنە تروریان کرد بۆیە بوو بنەماڵی ئێمە لەو نەوە مەرگە بەرحاڵ ئاشنا بوو بە معنایەوەی لە بنەماڵەمان بینیومان بەرحاڵ هاو کات خەریکین تەلاشەکەین لە هەوڵداین دەنگی کۆمەلگە ڕاکێشین بۆی تاکێکی بنەماڵەمان نەجات بین لە پڕ کەسی تر لە بنەماڵەمان لەدەسەدەین دەزانی ئەگەر ئەو قسەکەم باوەڕکەم مبالەغەنی ئەگەر بێژم لەو ساڵگەلە زۆرێک لە بنەماڵی منیان حتا پای خۆتکوشی برد بەو مەعنا فشارەکان لەسەر بنەماڵەم زۆر بوون بەڵام بەخۆشیە و پاڵپشتی خەڵک و بەهانەوە هاتنی خەڵک زانی هەموو کەدورەی بە ئێمەدا و دەرسی خۆڕاگری و وەستانی بە ئێمەدا بەخۆشیە و دایکم و باوکم وەکو دوو کۆڵەکەی ماڵەکە ڕاوەستان و بەرحاڵ تانیان بەرحاڵ دەنگی ئەفشین بگێنن دەنگی ڕامین بگێنن دەنگی ئەنوەر بگێنن دەنگی مەزلومیەتی ئەشرەف بگێنن و تیاچۆنی نیشتمانی خۆشکەزامان کە کچێکی 20 چەند ساڵەی گەنج بە هەزار ئومید و ئارەزۆ ژیانیە کرد ژیانی خۆشەویست بەڵام کۆماری ئیسلامی ئەویژی لێ حرام کرد دەزانن لەو کاتانە لە بیرمە کاکەرسەلان و هەموو ئەوانەی تێکۆشەرانەی کاری مافی مرۆڤەکەن لە بیریانە ئەفشینی برام و ڕامینی برام دوو لاو بوون کە هەتکیان گیرابوون و ڕامین لە ژێر حکمی سێدارە بوو ئەفشینیش حکمی 8 ساڵی بوو بڕابوو لە زندانی ناوەندی شاری سنە بە احتراز بە حکمەکانیان دەستیان داوەمانگرتن لە پڕە بەیانێکی زۆ وەزارەتی اطلاعات دایک و باوکی پیرمیان برد و بەرحاڵ لە بەر تەلەڤیزۆنەکانە و ناچاریان کرد کە داواکەن لە ئەفشین و ڕامین مانگرتنەکەیان بشکێن پێیانیان وتبوو یا ڕامین ئێدامەکەن یا ئەم داوایانە لێ بکەن دەیان کاتی تر بەرحاڵ هێرشیان کردە سەر باوکم و هێرشیان کردە سەر دایکم و سناریویان لەسەر من دروست کرد و لەسەر بنەماڵەم دروست کرد و بە قاتڵ و بە بنیام کوژ و تۆریست و تەزیە تەڵەب و ئەوەی ئەو تۆهمەتە لەوە 43 ساڵە لە هەموو تاکێکی کوردیاندا لە ئێمەی ژیاندا بەڵام یەک نیشانیدا ئێمە لەسەر حەقین لەسەر حەق بەو معنە ئێمە بڕیارماندا مبارەزەکەین خەباتکەین لە پێناو گەلەکەماندا قوربانیژیمان بۆ داوە و قوربانیژی بۆ ئەدەین کاکەرسەلان فەرمووی بڵێ کاکەنوەری برام لاوێکی ئازادی خوازی ئەو کوردستانە بۆ 7 ساڵ جوانی و لاویەتی لە زندان بەسەر برد ئەشرەف هێشتا تەمەنی 30 ساڵ بوو کە بەرحاڵ بە شێوەیەکی زۆر مرۆڤانە وەزارەتی اطلاعات کوشتی ڕامین 24 ساڵی بوو کە اطلاعات ئێدامی کرد ئەفشین هێشتا تەمەنی نەوەسە 30 ساڵ زیاتر لە 8 ساڵ تەمەنی لە زندان ئەمریکەکانە تایسە بەسەر بردووە و شکنجێکی زۆری بتەحمل بووە دایکم و باوکم ئەوە 15 ساڵە ژیانیان
فقط لەبەر زندانەکان و گۆرستانەکان و بازداشتاکان و بەرحاڵ پاسکا و دادگا و بەدواچوون و لە ڕێگەدان بەو معنای کێ بەرحاڵ هیوادار یا و بتانن هەواڵی لە کوڕەکانیان بەدەست بێنن. بۆیە ئەگەر بێژم 15 ساڵە بنەماڵی ئێمە لە بەرزەخت و زۆرێکی زۆر تەوسیف ناشدەنیدان. بۆیە بەڵام یەکشت هەیە، یەکشت ئەویش بەدخۆشیە و لەم ساڵە لەو هەموو فشار و گوشارە گەلی کورد خەڵکی ناوچەکەی خۆمان خەڵکی تێکۆشەریست ڕۆژهەڵاتی کوردستان ئێمەیان بە تەنیا نەهێشت و ئەو شەوەیش دەزانن ویدیۆکانتان هەر ئێستا پەخشەو کردە و لە ئەرزی کەمتر لە نیو کاتژمێر بە چەندین هەزار خەڵکی تێکۆشە لەو ناوچە کۆبوونەوە پاڵپشتی دەنگی دایکم بوون، پاڵپشتی ئەفشین و ڕامین ئەفشین و ئەنوەر و پەروانە و مەخسومە و هەموو تاکێکی بنەماڵەمان بوون و نیشانیاندا بەرحاڵ بنەماڵی ئێمە تەنیا نییە. ئەگەر چێ ئاژارمان چێشتووە، ئەگەر چێ قوربانی زۆرمان داوە، بەڵام ئەو شانازیش بەر ئێمە کەوتووە کە ئەو گەلە ئاوا بەهانامەنەوە بێت. بۆیە سپاس بوو ئێوە، سپاس بوو کاکەرسەران، سپاس بوو هەموو ئەو تێکۆشەرانەی لەم ساڵگەلە ئێمەیان تەنیا نەهێشتووە. سپاس ئێمە بەڕاستی جێخۆیەتی جارێتە لەم تنگانەدا سپاسی هەموو ئەو میدیاکارانەکەین کە بە مەسئولیەتێکی بە هەست بە مەسئولیەتێکی گەورەوە هەواڵی بنەماڵی ئێمەیان بڵاو کردەوە، هەواڵی براکانم خۆشکەکانم تیاچوونی ئازیزانم و زندانی کرانی ئازیزانم. سپاس. بۆیە ئێمە وعدیش بێ لە خەبات بەردەوام بین و تا گەیشتن بە ئازادی و سربەستی گەلەکەمان لە خەبات ڕانەوەستی. کاگەرسلان، ئێوە چەندین راپۆرت یا چەندین هەواڵتان سەبارەت بە گەنجێک بنێوی یاسر مەنگوڕی بڵاو کردێتەوە کە گویا دەوی 22 گولەی لێدرابێت. ئەگەر شیکردنەوەیەک لەسەری بدێ و ئەم هەواڵە چۆنە و بە شێوەیەک ڕووی داوە؟ هەروەک ئاگادارن ئێمە بە پێ و راپۆرتانەی کە بڵاومان کردەوە یاسر مەنگوڕی کە لاوێکی تەمەن 31 ساڵی خەڵکی پیرانشارە ڕۆژی 26 پوشپەری ئەمساڵ ینی نزیکەی دوومان بوونی و بەر لە ئێستا لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار دەست بەسەر کرا. ئەمە بە فێڵێک شەو لە ماڵەکەی خۆی دەهێننە دەرەوە و هەر لەوێ دەست بەسەری دەکەن و دەیگوازنەوە بۆ یەکێک لە دەست بەسەرگە ئەمنیەکان لە شاری ئورمیە. بە پێ ئەو زانیارانی کە ئێمە هەمانە بنەماڵەکەی ڕایەنگەاندوە کە دوای دوو حوت لە دەست بەسەرکرانی دڵنیا بوون کە لە ڕێگەی پێدانی پارە بە کەسێک لە ناوەندە ئەمنیەتیەکان دڵنیا بوونەتەوە کە کوڕەکەیان دەست بەسەرە و لە دەست بەسەرگەی ئیدارەی ئیتلاعاتی ئورمی ڕاگیراوە. دوای هاتوچۆیەکی زۆر بۆی ئەمانە یەکسەر لە ماوەی ئەو دوو مانگەدا چەندین جات سەردانی ئیدارەی ئیتلاعاتی ئورمییان کرێ بۆەوەی ئاگادار بن لە چارەنووسی کوڕەکەیان. دوجار کە ڕۆژی حەفتەی خەرمانان دەچن دوای دوو مانگ ئیدارەی ئیتلاعاتی ئورمیە پێی دەڵێ کوڕەکەی ئێوە نییە لێرا و هەر یەکەم شەو لە شەڕێکی چەکداریدا لەگەڵ هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار کوژراوە و تەرمەکەی لەلای ئێمە نییە. دواتر ئەمان دەگەڕێنەوە کە هاتن و من لە ڕێگەی هاوڕێک و توانیم هەر هەمان ڕۆژ لەگەڵ یان پەیوەندی بگرم، ینی کە باسم کرد لەگەڵی من پیانم وت باشتر وایە کە ئەم هەواڵە میدیایی نەبێتەوە، چون باسی تەرمیان کردووە، نە گەواهی فەوتێکیان داوە، نە تەرمەکەیان داوەتەوە، هیچ شتێک نییە. ڕەنگە ئەمە شەڕێکی ڕەوانەی بێدش بە بنەماڵەکەیەوە بیکەن، بۆیە پێشنیارم کرد کە ئەم هەواڵە میدیایی نەکەنەوە و نەیشیان کردەوە. بەڵام بەداخەوە ڕۆژی دواتر ڕۆژی 22 خەرمانان واتە 5 ڕۆژ دوای ئەوە ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار بانگیانی کردو، ینی ئەو بنەماڵەی بانگ کردبوو و پیانی ڕاگەیاند و کوڕەکەی ئێوە کوژراوە و بڕۆ سەرخۆشی بگرن. ئیزنیشتانیە کە لە مزگەوت و لە شوێنە گشتیەکاندا ڕێوڕسمی سەرخۆشی دابنێن و لە ماڵی خۆتانە سەرخۆشی بۆ بگرن. بەم شێوەیە بوو کە ئیدارەی ئیتلاعات نە تەرمەکەی دایەوە نە گەواهی فەوتیدا. من ئەو جۆرەی ئاگادارم ڕۆژی دواتریش بنەماڵەکەیان چوبوون سەردانی ینی سێشەمەی ڕابردوو سەردانی ئیدارەی ئیتلاعاتی پیرانشاریان کردبوو و سەردانی پزیشکی دادی پیرانشاریان کردو. لەوێ هیچ جۆرە بەڵگەیەکی کە بڵێ ئەمە بەڵگەی پزیشکی دادە پێی بڵێن پیشانیان نەدا و تەنیا یەکێک لە پزیشکەکان وتبووی بە پێی ئەو بەڵگەی کە لای ئێمە هەیە گوایە 22 گولە لە جەستەی دراوە و پزیشکەکە جەختیشی لەوە کردبووە کە ئێمە خۆمان تەرمەکەمان نەبینیوە. لە ڕاستیدا ئەمە خۆی دەری دەخات کە پزیشکێکی دادوەری کە تەرمەکە نەبینێت چۆن دەتوانێت ینی بەڵگەی پزیشکی داد بنووسێت
ئەمە دەری دەخات کە ئەوان هیچ جۆرە سەربەخۆیەکیان نییە و ئەو جۆرەی کە هێز ئەمنیەکان بیان هەوێ ئەو کارە دەکەن کە بەداخەوە دەبینین بەشیش جوێگانی باسییان لە شەڕی چەکداری کردووە و پێشم وانە ینی تەرمەکانی ئەو بنەماڵە بدەنەوە هەروەک ئەمڕۆژ بە هەواڵێکی دیکەمان بەڵاو کردوەوە کە بەداخەوە دوو لاوی دیکەی دوو کەسی دیکەی خەڵکی نەغەدا هەر بەو شێوە لە ژێر شکنجەدا گیانیان لەدەستاوە بە ناوی کاک ئەسعەد رامین و کاک داود ڕەحیمی کە تقریبا 20 ڕۆژ پێش لە ئێستا ئەمانە دەست بەسەر کرابوون و ئەو جۆرەی کە ئێمە ئاگادار بووین لە ژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستاوە و شەوی ڕابردوو وەزارەتی ئیطلاعاتی ئێران ڕاگەندراوێکی بڵاو کرەوەتی ئێمە تیمێک گروپێکی تۆرۆریستیمان لە جادەی نەغەدە بۆ پیرانشەر لە نێو بردووە دوو کەسیانمان کوشتووە دوو کەسیشمان دەست بەسەر کردووە کە بەداخەوە ئەم هەواڵە هێشتا دەنگدانەوەیەکی ئۆتۆی نەبووە لە نێو میدیا جیهانیەکاندا. زۆر باش کاگەم زەد ئەگەر ماوەیەکی کورتمان ماوە بۆ کۆتایی بەرنامە بۆ ڕوونکردنەوەش بێ بێزگە لە کاک ڕامینی براکی دیکەش لادام کراوە ئێستا کاگەفشین لە بەندیخانەدایە کاکسەلا من کاگەشەفی برام ئەوی چالاکی مەدەنی بوو لە کاتێککەنۆری برام حکمێدام بوو و ئەو دووسیەکەی دومباڵە کە ئەندامی کومیتەی بەدواچوون بوو گیراوانی سیاسی لە بەداخەوە ترۆر کرا کاکەشەفی ئەفشینی برام ئێستا بە تەوری مەشروط یا تەوری مۆقەت یا کاتی بەندانانی بارمتە ئازاد کراوە بەڵامەتر هەر دوێنێ بانکرا داستانی شاری سنە و بە ماوەی 1 ساعت قۆڵبەست کرابوو لەسەر ئەو شەوە و بەرحاڵ لێدوانەکانی لەو شەوە ئەومانە بۆیە بەڵام هێشتا حکومەکەی تواو نەبوو هێشتا بەدارانی بارمتە و بە شێوەیە کاتی ئازادە بەڵام حکومەکەی 8 ساڵ و نیم زندان و بەرحاڵ ئێستش بەدانانی بارمتێکی زۆر قرسکە خەڵکی تێکۆشەری شاری سنە بەرحاڵ و چالاکانی مەدەنی کەفتنەشون دووسیەکەی و بەرحاڵ پارێزەریان بوو کرد و زۆر بەرحاڵ هەوڵیاندا بەخۆشی و ئێستا ئازادە بەڵام بە شێوەیەکی کاتی و بەدانانی بارمتە بەڵام کاکەنوەری برایژمان ئەویش هەر دوای ئازادیەکەی دوای 7 ساڵ زندان و سجن 7 ساڵ مەحرومیەتی ئیجتماعی بوو هاو کاتیش دەزانن ساڵی پار یعنی تقریبا ئەم کاتانە بۆ دایک و باوکم ئەوانیش مەمنوع خروجیان کرد یعنی بۆیان نیەت ئێران بەجێ بێڵن بە پاسپۆرتەکانیان وەرگرتەوە لیانەوە و تقریبا ئەتانم بێژم حەسانەیەکی زۆر یا حەسارێکی زۆر لەسەر بنەماڵام هەیە بەو معنای نە ئەهێڵن بەرحاڵ هاتوچووی دەرێ وڵاتکەن نە ئەهێڵن بەرحاڵ ارتباطاتێکی وەسیعیان تەک خەڵکا بێ و بەداخەوە تا ئێستەیش بەو هەموو ئازار و ئەزیەتە و کێشامانە هێشتا هەم دایکم بەو هەموو ڕنج و ئازارەوە هەم کاکەنوەری برام دوای ئەو هەموو زندانە و هەم کاکەشرەف و برامیش و ئەفشینی برامیش و هەم پەروانەی خۆیش پیش حکمی 7 ساڵ تالیقی بوو بۆیە هەمویان ئەتوانم بێژم دۆسییان لەسەر کراوەتەوە هەموو کات لەژێر چاودێری ناوەندە ئەمنیەتەکەندان بەداخەوە کاگەم زەدەگە بە کورتی فەرمووی چاوەڕوانی ئێوە یا داوای ئێوە لە دەرەوە لە ڕێکخراوەکانی دەرەوە چیەوە تا ئێستا تۆ پێت وایە هاوکاری ئێوەیان کردووە بەدڵنیایی و هاوکاریمانیان کردووە ئەگەر ڕێکخراوەکانی دەرەو نەبووە ئەگەر میدیای ئازاد نەبووە دەمێ بوو بنەماڵەی ئێمە یعنی لە ناو چوو بوو بە معنای واقعی دەزانی تەسەوەرکەن ئەو شەوە ئەگەر میدیای ئازاد نەبووە خەڵک دەنگی من و کاکرەفێقی برامی نەگواستاتەوە بوو خەڵکی ناوچەکەی خۆمان باوەڕکەن ئەزانی بنەماڵەکەم لەژێر پوتینی مەعموورەکانی کۆماری ئیسلامیە هەم جەستەیی هەم ڕۆحی ورد بوون دەزانی ئەگەر ئێستا ئەفشین ئازادە میدیای ئازاد و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەڵپشتی بوون ئەگەر کاکەنوەری برام لەژێر پەتی سێدارە نەجاتی بوو هەروە دیارە ئێمە ڕامینمان نەجات نەدا و نەمانتوانی ڕەجات نەجاتی بن بەڵام دۆسیە ڕامین سەرکەوت کەمپەینەکەی سەرکەوت بەو معنای کەمپەینی ڕامین و دەنگدانەوەی ڕامین جەهانی بوو و لە دەنگی هەقوازانەی گەلی کوردی بە کۆمەڵگای نێودەوڵەتی گەیان بۆیە وەکو بنەماڵێکی ئازارمان چێشتووە وەکو کەسێکی خۆم کاری مافی مرۆڤم کردووە لەگەڵ دۆسیەکان ئاشنام داوام لە کۆمەڵگای مەدەنی کۆمەڵگای مافی مرۆڤ و هەموو میدیاکاران و هەموو ئەوانەی کاری مافی مرۆڤەکەن داوام ئەوەیە بەبێ جیاوازی دەنگی هەموو هەقوازان دەنگی هەموو بەندکراوان و دەنگی هەموو بنەماڵەکانیان بە کۆمەڵگای مەدەنی و دەرەوەی خۆیان بگەن و لەم بارەوە بەبێ هیچ سانسۆرێک بەبێ هیچ ئەوەی بیرکەنەوە سەر بە کام ئایدۆلۆژیا و حزبن بڵاوی کەنەوە کە خۆشبەختانە نمونەی کاکەرسەلانە کە بەڕاستی وای کردووە
و خەڵکی تریژ و دیارە من بەڕاستی لێرەوە سپاسی هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ڕۆژهەڵاتی کوردستانەکەم کە لەو بارە و زۆر چاککاریان کردووە و دیارە منیش بەشێک بووم لەوان بەڵامەتر من دیارەوە بوونی بنەماڵەمە و بوونی ئەو هەموو ئازار و ئەزیەتەوە نەمتانی وەکو کاکەرسەران و خەڵکانی تر ئێدامەدار کارکەم بۆیە بەڵام سپاسیانەکەم و داواژم ئەوەیە بێ ڕاوەستان دەنگی بنەماڵە و گیراوانی سیاسی بە کۆمەلگای نێودوڵەتی زیاتر بگەین. باز دەکەم کاگەمزات حوسێن پەنایی کوڕی خاڵ و میرزا ئەرسلان دیار ئەحمەدی لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ گەلێکتان سپاس دەکەین بۆ بەشداریتان لە پرۆگرامی ڕوانگە. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش. بینەرانی بەڕێز هەتا حەوتوی دابێت و بابەتێکی دیکەی ڕوانگە هەر بمێنن بە سڵامەت.